بەڕاستی ئینسان ئەگەر تەقوادار بێت پارێزگاری لە سنوورەکانی خوای گەورە بکات، خوای پەروەردگاریش سەر و ماڵ و نەفسی ئەو ئینسانەیە دەپارێزێت. ڕابعەی عەدەوی کێکێکە لە ئافرەتە دیندار و تەقوادار و ئافرەتە چاکەکان بەناوبانگە. دەفەرمێ شەوەکیان هەتاوەکو بەیانی هەر نوێژی کردو لە دوای نوێژی بەیانیەوە لە دوای ڕۆژ هەڵاتەوە دەفەرمێ دواتر خەوی لێکەورد. سبحان الله، ئەو ڕۆژە بەیانی دەفەرمێ دزەک هات بۆ ماڵیان پارچە قوماشێکی لێبوو، ئەو دزە پارچە قوماشەکەی هەڵگرت و ویستی بڕوە، بەڵام بە فەرمانی خوای پەروەردگار دەفەرمێ کە چۆ بەر دەرگایەکە و بۆ ئەوەی کە بچێتە دەرەوە یەکسەر چاوی تاریک بوو دەرگای نەبینی، پارچە قوماشەکەی داناوە یەکسەر ڕووناکی بۆ چاوەکانی دەگەڕاوە. دەفەرمێ سێ جار کە پارچە قوماشەکەی لەو ماڵە لە ماڵی ڕابعەی عەدەوی ئافرەتی تەقوادار و ئیماندار تا بەیانی شەو نوێژ و نوێژی کرد